دەم باش تەماشاوانێنێ جاردن بۆ بەرنامەی خۆمایی کە خەلی گەلێک بخێر بن. تاوەرێمە ئیرۆ تایبەتە بە ناو و نیشانن هەوا بەرهەنگاری بوونا تند و تیژە خێزانی. دەدەمێکێدا کۆ لە ساڵ 1990 هەیە لە 7 نۆڤەمبەر تشرینە دوام جڤاتە گشتیە نەتوێنی گرتی بڕیاردا کو 25 نۆڤەمبەر هەمی ساڵێکێ ببە ڕۆژە بەرهەنگاری بوونا تند و تیژێ لە دژی ئافرەتێ بتایبەت لە کوردستانێژیک لێ 25 وێمە هەیە بۆ دەمێ 16 ڕۆژان لە ئەڤر و لە دەمێ بهێتە تمامکردن سەروان 16 ڕۆژان هەوەکە هوشیارکردنێ لە تەڤایە باژار و ناوچەین هەرێما کوردستانی دەست پێ کرد بۆ چاکێ ڕێپریبوونا تند و تیژە خێزانی تایبەتی تند و تیژی لە هەمبەر ئافرەتێ کو ناوە جڤاکی مەدا بە سەدەما وان بەرمایکێن کلتوری و جڤاکی و ناوچەگەری و هێشتا کێم تا زۆرمانە ئافرەت ژن ڕۆپری گەلێک ئاستەنگیان گەلێک تند و تیژان دەبە. ئایا ئەف چەند گرنگە دناوە vê هەوێدا بەرەنگێکی گشتی خەڵک بێتە هوشیارکردن و کارڤەدانên ئەرێنی هەبن لە سەروەیەکێ کو جڤاکێکی ساخلەم جڤاکێکی تەندروست دناوە هەرێما مەدا دەستە بەر ببە. لە پێشتێ vê نابرێت خزمەتە وەرگرتنا سەرنج و بۆچونێ مەدەما دەگەلمە بن. بەڵێ بینەرە بەرزەکان تەوەری ئەمڕۆ بە ناو نیشانی هەڵمەتی بەرەنگاربوونەوەی تند و تیژی خێزانی لە هەرێمی کوردستان بە تایبەتی کە لە 7 نۆڤەمبەر تشرینی دووەمی ساڵی 1999 ئەنجومەنی گشتی نەتەوەیی گرتوەکان بڕیاردا کە 25 نۆڤەمبەر هەموو ساڵێک ببێتە ڕۆژی بەرهەنگاری بوونەوەی تند و تیژی دژی ئافرەت. لەم بوونەشە لە هەرێمی کوردستان بڕیاردرا لەلایەن ڕێکخراوەکانی جڤاکی سڤیل تایبەت بە ئافرەتان کە 16 ڕۆژ تەرخان بکرێ بۆی لە هەموو شار و شارۆچیەکانی هەرێمی کوردستان لە هەموو ناوچەکان بەشێکی گشتی و ڕۆکشپ و کۆڕ و سمینار ساز بکرێت بۆ شارکردنەوەی ژنان بۆ دەستنیشانکردنی ئەو هۆکارانەی کە بنەهۆی بەکارهێنانی تند و تیژی بەرامبەر ژنان چی بکرێت بۆی تند و تیژی نەمێنێت بۆی کومەلگای ئێمە کومەلگایەکی تەندروست لێ بەرهەم بهێنرێت. لە کاتێکدا کە ئێمە وەکو کومەلگای کوردەواری تا ئێستاش چەندین بەرماییکی کەلتوری و کومەڵاتی و ناوچەگەریمان هەیە کە زۆر جارجێمان لێبێ لە ناوچە جیاجەکانی کوردستان کەم تا زۆر تند و تیژی بەرامبەر ئافرەت بەکاردێنێت کە بێگومان ئافرەتی شەکونیوەی مجتەمع و دایکی نیوەی تری مجتەمعیشە کە بەخێوکردنی نیوەی تریش مجتەمع هەر لە سوی دایکدایە. پێویستە چی بکرێت بۆی لەم چارچوەیەدا ئێرادە و ڕۆشنبیرێکی گشتگیری توکمەمان هەبێ بۆی کومەلگایەکی ساخلەم لە کوردستان بەرهەم بێنرێ. لەسەرەمە ئێمە لە خزمەت وەرگرتنی سەرنج و بوچونەکانی ئێوەی بەڕێزداین. یەکەم پەیوەندیشمان ڕەهێل لە شاری هەولێرەوە. کاک ڕەهێل ئەم کاتەوە باش. دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم. زۆر سوپاس. من پێم وایە ئێستا کۆمەڵگای کوردیش بەدەرنیە لە کۆمەلگاکانی ئەوروپی پێم وایە لە نۆتویە کە ئەگە بەراوردی ئێستای بکەیت کوردستان پێشکەوتنیەکی گەلێک زۆری بەخۆوە بینیوە لەوەشەوە حکوومەت دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم چونکی پێم وایە ئیشی زۆر باش کردووە لەبارەی ئافرەتەوە. بەڵێ ئەویشە باشانەی تا چەند کاردانەوەیەکی ئەرێنی باشی هەبووە لەسەر کۆمەڵگە بەشێکی گشتی. واللهی کاردانەوەی جا بڵێم خراپ نەبووە بەڵام ئەگەر تێبینی ئەوە بکەین بڵین کۆمەلگای ئێمە ئەوە ناگەڕێتەوە سەر حکوومەتی هەرێم کۆمەلگای ئێمە بە شێوەیەک لێ ڕاهات بوو ئێستا وردە وردە باش دەبێتن یعنی بڵێ تند و تیژی بەرامبەر ئافرەتە کرا بڵێ ناکرا دەکرا بەڵام ئێستا خەڵکەکە شۆشیارە بێتەوە ئافرەتیش مافی خۆیە و هەروەکو ئافرەتانی جیهان ئەو ڕۆژەش دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم و بەڵێ سوپاس. بەڵێ بینەرە بەرزەکان هەر بۆ زانیاریتان ئەنجومەنی خانمانی هەرمی کوردستانەیە کە ئەنجومەنە ئەنجومەنێکی فەرمیە گرێدراوی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرمی کوردستانە لەلایەن سەرۆکی حکوومەتەوە ڕاستە خۆ سەرپەرشتی کرێ. بەڵێ ئالێمان لەگەلە لە شاری سلێمانی. کاگەکار بەڵێ ئالێ خان فەرموو. کاتۆ باش کاگەکار هەموو کاتێکت دەستخۆشی تەوەرەکە و لێ یەکەم. زۆر سوپاس. بەڕاستی زۆربەی تند و توژیەکان هۆکارەکەی بۆ لێک تێنەگەیشتنە یان زۆربەی کات هۆکارەکەی بۆ موبایل و ئەنتەرنێتە. بەڕاستی تۆ بینی مناڵێک یاخود کوڕێک یاخود کچێک ئەبینی تەمەنی 5-6 ساڵە موبایلی هەیە فەیسبووکی هەیە کە بەڕاستی ئەوە هیچ پێویستێکی بەوە نییە یاخود زۆر جار تاکەکانی ئێمە خۆیان وا لە خۆیانەکەن کە تند و توژیان بەرامبەر بە بکرێت وەکۆی کە ئەڵێ
مەسلەیەکی کوردی هەیە ئەڵێ مریشک خۆی خۆڵ نەکا بەسەریا کەس ناتوانێت بیکا بەسەریا چونکە ئەمەش هۆکارەکەی ئەوەیە کە تۆ ئەگەر خۆت غەڵەت نەکەیت ئەگەر کەسێکی غەڵەت نەبی هیچ کەسێک باوەڕم وایە ناتوانێت تونند و تیژی و بەرامبەر بکات چونکە تۆ خۆ کەسێکی ڕازگوی کە ڕازگۆیش لە هەموو شتێکا بەکارهێنرا باوەڕەکەم کەسێکی زۆر سەرکەوتوی و کاتێکی خۆشیست. بەڵێ سپاس خالت لە باژارێ زاخۆ دەگەنمەیە کاک خالت دیارە پەیوەندێک کاک خالت قوت بۆ هێمن لە هەڵەبجەوە کاکێ منم کاتەوە باش کاکێ من بەڕێزم بەڵێ بەڵێ فەرموو سەبارەت بە تەوەرەکەی جەنابتان من پێم وایە بەڕێوە بۆچوونی خۆم وازانم مافی ئافرەت لە بەرنامە ئیسلام لە چوارچێوەی دینی ئیسلام ئەگەر دەرنەچێ هەموو مافێکی دراوەتێ بەڵێ بەڵێ بەڵام لە ناو کۆمەلگایەمە ئەو مەفاتە چەند بەرجستە کراوەتە چەند بە فعلی ئەبینرێ وەڵای جا شتەکان لا ئێمە هەڵگەڕاوەتەوە ئێمە بۆ نمونە ئەگەر ئافرەتان زۆربەی کە تووشی غەڵەتە بن تووشی خراپە بن ئەوەش عیلاقەی بە لەوانە بگەڕێتەوە بۆ حکومەت مافی خەڵکەکان بدا بە تەواوی هی ئافرەت هی پیا و هی هەموو کەسێک پێم وابێ ئافرەتیش تووشی غەڵەت نابێت و تووشی و گیر و گرفتە نابێت. بەڵێ فورات لە باژارێ دووکێ کاک فورات دەم باش مراد دەم باش دەم باش کاک مراد کەرم کە دادخۆشیت باڵامێتکەم سپاس باوەڕ بکە بۆرە پتر مشکلت ئافرەتێت خێزانê navmalê da eşê bijme te serekoniya wan feqîriye بجاکر اول بده جارا سر کرده مثلا افراد که راتبه که بی به گردای بیتن هنی نه اما بارا پتر او مثلا فقیره لێ دنهادا کاک مراد دنهادا ڕەوشە هەرێما کوردستانی ڕەوشە ئابووری بتایبەتی گەشە کردە داهاتێ تاکی بڵند بووە دەلیڤێن کاری گەلێک بوونە گەل و بوو دنهاژی هەروایە دوی سەردەمیدا بتایبەت بارا پتر کشه تو صحکه مثلا مشکل افراد شرط نافمال داده صحکه یعنی بارا پتر فقیرن اول چه شد بیتن مثلا نه شانتن دینینه ده بعدت زنگین مصرفی و تشتی و خورناوی و او بعدت خو مثلا هست برازیلیت کردن ده چه گن ده نخوشی کویتن اف ماله دا بله بارا پتر یعنی اول سرکانی میری اویه بله دم باش برو سپاس حاجی لە کەلارەوە کاک حاجەم کاتەوە باش هادی کاک هادی ئەم کات براگەن بەڵێ کەرم کە وەڵای ئەم تندژانەکەی بۆ گەڕەکە بەڵێ بەڵێ کاک هادی تۆ بۆ مۆبایلە گەڕینتەوە کاک مراد لە دۆک بۆ نەبوونی بۆ بواری کەمی دەرامەت ئەنکۆ فەقیری ئەگەڕێنێتەوە وەڵای ئەوە لەوانێ واشەکە هاکارگیان وەڵا من بەڕای خۆم وەڵا لەوانێ واش هاکارگیان بەڵێ ڕێباس لە کێرکۆک بزانی سەرنجیا چوویە کاک ڕێباسم کاتەوە باش کاک ڕێباس گیانەکەم بەڵێ لەسەر تەوریان ڕوومان فەرموو دەربارەی کۆمەلگا و ئافرەتان ئافرەت بەڕای من حەقێکی زۆری پێدراوە تێنەگەشتنی بینی ژن و مێرد ئەنی بەس تێنەگەشتنە لە یەکتری ئەنی من ناڵێم ئێستا دەوای مافی ئافرەتانەکەن ئەی پیا بۆ دەوای مافی خۆی ناکا هەروەندەم هەبوو سپاس بەڵێ تەماشەوانە نێژا ڕۆژنامە نیویۆرک تایمس یا ئەمریکا دەژمارە خۆدا بەڵاو دکە کۆ لە عێراقێ بەگشتی 1 ملیۆن ژن هەنا کۆ زەڵامێن خۆ ji دەستدانە بسەدەما حرب 8 ساڵیە ئیران عێراق بسەدەما حربا کوێتێ بسەدەماوان هەموو شارێن دو ناوخۆدا ڕژێما باساوی سەردەمی دیگەل تەڤگەرا کوردان دیگەل شیعیان وەزارەتە پلاندانینە عێراقی وێ ڕێژێ بە 900,000 کەسان تەخمین دکە کۆ ژن لە عێراقێ زەڵامێن خۆ ji دەستدانە بەڵێ ئازادمان لەگەلە لە قەرەنی ئاغا باش کاکە باشتر کاک ئازاد مەسەلەی تونند و تیژی دەربارەی ئافرەت وەنیا تونند و تیژی خێزانی بەشێکی گشتتان تونند و تیژی دەگەڕێتەوە بۆ سەر نەبوونی و
ئیش نەکردن و ئیش نییە و کار نییە بەڕاستی وڵێ مثلا 2000 کەس دەیخوا 1000 لەولا دەیخوا 1000 لەولا فەقیرەکەش ماوەتەوە فەقیرەکەش ئیشی نییە کاری نییە مەسەلە توندی تیژەکە لە ماڵی خۆی ئاژاوی بۆ دروست دەبێ. بەڵێ کاک ئازاد لە دێر زمانەوە لەناو هەموو کۆمەلگایەکان جیاوازی هەیە جیاوازی طبقی هەیە خەڵکێک هەیە فەقیرێک هەیە دەوڵەمەندێک هەیە باری گوزارانیان مام ناوەندیە بەپێی توانە و بەپێی ئیمکانیەت و بەبێ ئەو فرسەی حیاتێک کە بۆیان ڕەخساوە بەڵام ئەکرێت ینی باری ئابووری کەسێک لاواز بێ لە هەمان کادا و کەسە ناتوانێت سەیتەرە لەسەر ئەموری شخصی خۆی بکا و کێشەی بۆ یەکتر دروستکەن زیاتر باری نەفسیشیان تێک بچێ قربان زلامه خليك معه مداري خوي بعدك على سر نبونيه يعني براسي انه لو تشيك خلك انت بعدك بو بس ما ينكر لو مسؤول انا او برجان اني وقاري او بريك اللي بو لا براسي ما فخير قال زوره يعني خالي في لا شني بو كورتي لا مسؤول كيف خوي اخوا مسؤول كيف خوي بازار شني بو خوي من داري هم مشتكي يعني قفاته براسي بله کاک شوان لە باژارێ زاخۆ دەگەلمە کاک شوان دەم باش کاک شوان بەڵێ براکەم کەرەمکە مرحبا برا جوانەکەم سەرچاوێت من ئەو کاتات باش بتم هەموو دەمێنتە کەرەمکە برا جوانەکەم وڵی من بێژم هەکەر بە مافی ئافرەت بتن مافی ئافرەت هەموو شتەکان پێداوە هەکەر بێ لەسەر ئیسلام ژێک هەموو شتەکانی پێداوە هەکەر ئینسان لە دیف ئیسلام بڕواتن وابزان لە دیف قورئان بڕواتن هەموو شتێکی پێداوە بس ئێمە بڵێن خراپمان لە ناودا هەیە بەلکی خراپیەکن بەس من دەڵێن ئەم بابەتانە هەکەر ئێمە ئەو هەندە لەسەر مافی ئافرەت ڕاوستانە هەکەر ئێمە ئەو هەندە لەسەر مافی کوردستان لەسەر کوردستان ڕاوستاوان بەخوا بەخوای منوکە ببین بە دەولەت ئەو هەندە ڕاوستانە یعنی نازانم مەسەلەکە لە چیدایە لە دێر زەمان کورد وەکو ملەتێکی بوسڵمان دینی ئیسلامێ وەکو دینێک وەکو دناوە جڤاکیدا وەکو شەرعیەت هاتیە چەسپاندن هەموو گۆندان هەموو باژار و باژارۆکان مزگەفتە بوونە زەڵامێن ئولی هەبوو نەزانین ئولی هەبوونە لێ بەری نەها دنەها پتر تونند و تیژیر بەرامبەر ژنێن هەبووە زۆردانە شیرە ژنێ دوو کەسا خینداری هەبووە داژن دنابەرە سەراساسی ژنێکی بدەنە فڵان کەسی دا پێکەن گەلو بۆ ئەو کەلتور هەیە ینی بۆ ئەو کەلتور دناوە جڤاکێمەدا هەیە پێویستە ji ber ku eger civakeke saxlem civakeke tendurust civakeke xwedî keltûrekê pêşketî me nebe em nikarîn berdem ew astengîndin jî derkevîn ڕاست دەڵێت برا جوانەکەم ڕاستە ئەمە هەمویان ڕاستە لەسەر مافی ئافرەت باڕاوستین هیچ مشکلەمان نییە با لەسەر حەقیان قسە بکەین بەس ئەو هەندە نە یعنی بڕوی بۆ کێ مافی ئافرەت بەخوا وا لەم ئافرەت کراوە یعنی لەو قسەکردنەوە و لەو پەرلەمانی ئێقۆمان و لە هەموو جگا لە کۆڵان و لە هەموو جگا وا لە ئافرەت کراوە ئافرەتی هیچی نازانتن خۆی ئەوەی کردووە مشکلەی دروست کردووە لە ماڵی خۆیدا من ئاڵێم یعنی ئەو هەندە زووری بەڕاستی شتێکی غەلەتە لەلام غەلەتە یعنی با ئێمە لەسەر نەتەوەی خۆمان ڕاوستین با ئێمە خۆمان بکەین بە دەولەت بەڕاستی با ئەو وەختە ئێمە لەسەر مافی ئافرەت ڕاوستین ئێمە محتاجیمان زۆر بە زۆر شتی دیکەمان هەیە یعنی مافی ئافرەت بەڕاستی زۆر مهمە من داینم خاڵێکی زۆر گرنگ لە کوردستاندا بەڕاستی ئێمە یعنی ئەم شتانە زۆر ئەوەی پێ نەگرن بەڕاستی ینی مافی ئافرەت لە کوردستاندا لە زۆر دنیا بەری خوا بدێ ئەوەی لە کوردستاندا هەیە وەبزانم لە زۆر ئەم ئەوروپا و ئەم ئەمریکای خۆیان دەڵێن ئێمە مافی ئافرەتمان پارێزە بەخوا لە ئێرە لە زۆر لە دەوڵەتەکانیش باشترە بەڕاستی ینی نازانم بەڵێ کاک شوان بەڵێ کێستانمان لەگەلە بەڵێ کێستان خانم کاتەوە باش ئەم کاتەوە باش بەڕێزم کاک شوان با حکمێوە ڕێگەزی بەرامبەرە لە زاخۆ قسەکە ئەڵێ من لە کوردستانە زۆر باسی ئافرەتەکە و مافی ئافرەتەکە لە پەرلەمان یاسا هەیە و نازانم ئەولا ئەڵێ پێویست ناکات ئەوەندە لەسەر بڕۆن لەبەرەوە بە تەواوەتی ماف بە ئافرەت دەراوە ئافرەت کراوەکە پیاوە لە بەردەم ئافرەت ناوەی قسە بکات تو ئەمە چۆن لێکە دەیتەوە فعلەن وایە بڕوا ناکەم وابێت چونکە بەڕای من ئافرەت هەرچەند مافیشی فێر بدرێ هەرچەند ڕێزیشی بۆ دانرێ هەرچەند بخاتە ناو قوانینی بەرزیشەوە بەڵام لە ناو کۆمەڵگەی کوردیەوە بگرە شەرقیشە هەر پیاو زاڵەمەوە هەر پیاو دەسەڵاتی زیاترەوە هەر خۆی نەفسیەن یاخود لە ناخەوە خۆی بە گەورەتر لەمێی نەدانێ لەبەرەوە من زودی ئەو قسەی ئەو بەڕێزە ئەکەم یعنی ڕەدی ئێمەوە بەوەی کە بڕوا ناکەم وابێت چەند مافی بیری هەمووی زارەکیە یا هەمووی نووسینە یا هەمووی هەر تەنیا بەدەم ئەوترێ بەرجەستە ناکرێ
بەڵێ بەڵام ئەو بەرەنگاربوونەوەی تونند و تیژیک دژی ئافرەتان کەمە لە چارچوەی جارنامەیەکی جیهانیە تەثبیت کراوە کە لە هەموو جیهان 25 نۆڤەمبەری هەموو ساڵێک ڕۆژی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ئافرەتانە لە کوردستانیشە 16 ڕۆژ تەرخان کردا بۆ ئەم ڕۆژە تواکو ئافرەتێک تا چەند مەفامەندن لەو سمینار و کۆڕۆکۆبوونەوەی کە تایبەت لەسەر ئەم پرسەکرێت من ئەم شتانە هەتا پێم بکرێ خۆم شخصی خۆم گویان لێگرم و بە باشیاندا ئەنێم و بە پێویستیاندا ئەنێم لەبەروی کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکە بە حکمی ئەوەی کە لە ڕابردووە زۆر لەژێر چەسانەوە و زۆر لەژێر داگیرکردنا بووە کۆمەڵگەیەکی دواکەوتووە بمانەیە و نەمانەوە و پێویستی بە ڕۆشنبیری زیاترە ئێمە ئێستا جیلێکمان بەرهەم هێناوەیە جیلێکمان لە پێشەکە پێویستی بەوەیە زیاتر تەحمولی شتەکانی بکرێ و چۆن بیر لەمە بکەینەوە تونند و تیژیان بەرامبەر بەکارهێنین کاتی ئێمە کە ڕۆشنبیریەکەمان کەمە بۆیە تونند و تیژەکە بەرامبەریان دەست پێکەین ئەگەر ئێمە گویان لێ بگرینەوە چێ بگەینەوە ئەوە حەزم کەین ئەمانە جیلێکی تازان شێوازێکی تر پەروەردەبوون لە ئێمە زۆر جیازن لە ئێمە زۆر دوورن ئەبێ حسابیان بۆ بکرێ ئێمە ناڵێن ئەبێ ڕێگەیان پێبیرێتیان بکرێن نە ئێمە ئەبێ ڕێزدانین بۆ ئەوەی ئەیکەین بۆی ئەیکەن و تێبگەین ئەوەی ئەوان ئەوەی ئێمە نییە ئێمە بە شێوازێکی کە بووین ئەوان بە شێوازێکی کەن ئەمە بەڵێ کێسان خوان بەڵێ زانەمان لەگەل لە سەی سایق کەی زانم کاتەوە باش ئەم کاتە باش بەڵێ ئەم کاتە باش مەڕێز هەموو کاتێکی جەنابەت فەرموو سپاس بەڕێز لەسەر تەوەرەکەی بەڕێزت شتێکی لە ئیسلامە مافی ئافرەتی پاراستووە بەڵام ئەوە سیاسەکانی کوردن بازرگانی بەسەر مافەکانی ئافرەتەوەکەن بۆ پێوی لەم سیستەمە ئێمەدا لەم هەرێمە ئێمەدا لە ساڵانە چەندین ئافرەت کۆلێژەکان و زانکۆکانی هەرێمی کوردستان تەواوەکەن و لە ماڵەوە دانیشن لە چاوەڕوانی ڕەحمەتی بەرپرسانی هەرێم تاکو دەرگای ڕەحمەتیان لێ بکاتەوە و دامەزرێنەوە بێگومان کە دینی ئیسلام مافی ئافرەتی پاراستووە دیاریشی کردووە بەڵام ئەم مزایدەکردنە لە شاشەکانەوە دەبینرێت کەناڵە حیزبیەکان بەگشتی بەوە پاستێن و بەهار هەمیوە ئەم مزایدەکردنە مافی ئافرەت و یادکردنی مافەکانی ئافرەت وەرن بەرنامە دابنێن بۆ ئەوەی کە ئافرەت وە چینی ئافرەت غەدی لە نەکرد هەر بەوە نیە ئافرەت لە ڕێگەی چۆسانەوەی لێدان بەڵێ کاکزان ئەمە بەگشتی باسی تونند و تیژی خێزانی ئەکەین خۆم بڵێم ئەمە ڕێی خۆمە لێدان چۆسانەوە بەڵێ بەشێکە ئازێدانی دەستەیی بەشێکە لە بەڵێ کایزانە گەرە کایزانە لەسەر خەتنەما باوکی ئازاد لە پیرمامەوە لە گەلمانە باوکی ئازادم کاتەوە باش ئێوارەت باشتر بەنسبەت مافی ئافرەت بەڵێ یعنی دەرێ ئەو مافیان پێ نەدرا یعنی ماف لەوەی زیاتر یعنی نازانم ئەوانە هەر بەرنامەش یعنی باسەکەی باسی مافی ئافرەتی تێدا مافی ئافرەت لەوەی زیاتر تێناگەم بەڵام لە کاتێکە کەوە کۆتۆڵی ماف پێدراوە لە کاتێکە تونند و تیژی بەردەوامە ناو بەناو لە ناوچە جیاجەکانی کوردستان جێمان لێبێ ئافرەت خۆیە سوتێنێ ئافرەتە کوژرێ ئافرەت پیاو سالاری زاڵە لە بریارەکانە بریارە مطلقەکانە لەسەر ئافرەت ناوتوانێت بە هەوەزی خۆی لەگەلێک ناوچە هاوسەری ژیانی خۆی هەڵبژێرێ نایلێ بە هاوەزی خۆی ممارەسەی حیاتی طبیعی خۆی بکە وەکو پیشە وەکو خوێندن وەکو گەلێکی تر ئەمە هەیە ینی کەم تا زۆر هەیە باشە ما قەینەکە ئەوەی خۆ دەسووتێنی ئەوەی دەکا بەس ئەدی ئەو ئافرەتەی کە بەڕووتی لە زادەی دەگەڕێ خۆری دیارە مەمچی دیارە قالبی دیارە پانتۆڕە تەسکەی لە بەرەکە یعنی مافی ئافرەت گەیشتە ئەوەی پێشانەکە ئەوها بوو بەڵێ باوکی ئازاد فەهیم ئەس باوەرم لە هەولێرێ کاک سەلیم کاک سەلیم دەم باش باشتر باشی بەڕێزم گەلێک سوپاس کەرەمکە ئەرێ ئەوە باوکی ئازاد ئەوەی گوتی هەمووی گوت ئەمە سەروان دەگوت بەس دەڕاستی قسەیوان لە جێی خۆیدایە ئەوەی ئێستا دەرێ مافی ئافرەت ئەو مافی ئافرەتە بەڕاستی ئەمە کوشتووە لە چ ڕۆیەکەوە بۆ وڵای لە چڕۆ پێشان ئەخر ئەوانەی زۆر باسەکرێ ئەو یاسایانەی لە پەرلەمان دەرەچێ و هەموو ڕێی خەراوانەی تایبەت بە مافی ئافرەتان و ئەمانە هەمویان توانیویەتی لەسەر عەردی واقع پراکتیزە بکرێن فعلا مافی ئافرەت 100% دەستە بەر بکرێ
بەڵێ بەڕێستەکان جوانە بەس بەڕاستی ئەوانەی ئێستا لە ناو هەولێر لە بەڕۆتەقۆتی دەزورێن ئەدی لۆ مافی ئافرەت پیلان ناگرێ بێرێ کاکەوەرە ئەوانە لەوا دەکەن ئەنگو لەوا دەکەن لە دەست کورتینە گەشتی ئەوە مافی ئافرەتە لۆمە پێشکەش دەکەن بە قوربان هەستێک حرفێ نارتی بم بۆ ئەو بەرنامە زوانە دەست خۆشتانێ دەکەم زۆر سپاسان دەکەم سپاسی بابی باوشی ئازادی سپاس حاجی جەمال لە شاری سلێمانی لەگەڵمانە هەم کاتە باش هەموو کاتێکی کای حاجی بازی قوربانجە زۆر سپاس وەڵاهی من پێشنیارێکم هەیە بۆ بەرنامەکەتان بەڵێ خۆزگە لەسەر موچەی ئەو دوو بەڕێزە کۆماری عێراق و سەرۆکی هەرێمی کوردستان راپۆرتێک دامکردایە بە بوێری وەکو خۆتان ئەڵێن بەڵێ کای حاجی دەربارەی ئەم تەوەرەکەش توندی تویژی لە دێر زەمانەوە هەر بووە بەڵام هەموو شتێک بە حەقی خۆی خۆشە ئەگەر ئینسان هەموو ئینسانێ هەموو کەسێک بە پێی بەرنامەی ئاینی ئیسلام بڕوا بڕێەوە یعنی کەس غەدر لە کەس ناکە بەڵام بەعزە شتێکی حەزم ناکرێت لە هەرێمی کوردستان لە کۆمەڵگای ئێمەیە بەڵێ بۆ داواکارم تونند و تیژی نەمێنێ هەموو شتێکیش بە حەقی خۆی کابرایەتەوە کچەکەی مەسەدەن لە نیوەی شەوایەتەوە یعنی ئەمە شتێکە حەزم ناکرێت هەموو شتێکیش بە حەقی خۆی لەم وڵاتەیە خۆشە بەڵێ بەڵێ تەماشاوانە نژا بەرنامەمە تەوەرێمە ئێرۆ سەر تونند و تیژیە خێزانیە بە شێوەیەکی گشتی نەکتنی ئافرەتێ تونند و تیژە خێزانی تونند و تیژی بکارینان لە بەرامبەر زارۆکی زەڵام لە بەرامبەر ئافرەتەخوا لە بەرامبەر ماڵیخوا وەکو کاکی حاجی گوتی کو gelek zalam hene diniva şeveda da hene malaner pitap aile xwanaken mala xwanaken ku pêwî çavdêriye nakin gelek caran tiştên gelek xerabtir lê peyda dibin gelo taşan giring e di nava civakê de tund û tîje xezanî nemînî bêguman her civakek şiya civa xezanek û civakekê saxlem serbinama û şengîstekî pêşketiyê modern pir rêz pir tefahum berhem bîne wî demî ew hiç pirzgirêkên siyasî jî nabînin pirzgirêkên aborî jî nabînin ev mujtema ev civakê de berevgeşekirinekê temam biçî دەمەکە لە کوردستانەمە لە دەڤەرێن جودا جودا هەیانەها بتعدا شودانێکیان هەیە هەیانەها ژن بژن هەیە هەیانەها ماڵ پیا و ساڵاری هەیە برایەوێکی چێ مەستەرێ ئان بابێ ئەن مامێوێ ئان خاڵێوێ سەپێنەرە لەسەر هەموو قەراراتێن وێکی چێ نەکاریت بکەیفە خۆش و بکە نەکاری بکەیفە ممارسە تەبیعی حیاتە خۆ بکە ببە خوددانکار خوددان مینە بخوینە گەلو بۆ ئەوە هەیە بۆ ئەوە هەیەنها نهات کە بمبەرکردن بشەیەکی جدی لە کوردستانی دەمەکێدا کۆنەها لە کوردستانی کەش هەوایەکی گونجای هەیە چەندین ڕێکخراوین تایبەت بە مافی نافرەتان هەیە جواتە خانەمان هەیە لە بشەیەکی فەرمی کارێن خوا دەکە لە حکوومەت هەرێما کوردستانی ئەوە تا چەند پێویستە کار بێتەکردن و پراکتیزەکردن دادپەروەریەکی لەسەر بێپرسێ بەڵێ چوومانمە لەگەلە لە هەڵەبجەوە ئەلۆ بەڵێ شەو باش براکەم باشتر دەستخۆشی بەرناوەکەم لێەکەم زۆر سپاس هیوادارم سەرکەوتوو بن زۆر سپاس کاچوومە بەڕاستی تەوەرێکی جوانە من دەستخۆشیتان لێەکەم بەڵامکم لە هەرێمی کوردستانە تونتیژی هەکراوە بەرامبەر هەموو ئافرەتێ بەڵام مافی بدەم بە پیاو چونکە پیاویش شتی زۆری بەرامبەر ئەکرێت تۆ کەسێکی ڕۆشنبیری کەسێکی سەرکەوتوو بیت باشە بەڵاکم ئەگە بانی خێزانی خۆت باباسی خۆت بکەم ئەگە خێزانی خۆ ناشەکە بێدەویکە چی بەرامبەرەکەی تۆ بەڵێ لە هەرێمی کوردستانە هەموو تونتیژە بەرامبەر ئافرەتەکرێت بەڵامکم ئافرەتی شاڵاکە بۆیە باجەکە ئێات تا ئێستا لە هیچ شوێنەگەل ئافرەت غەڵەتی بەرامبەر کراوە بەبێ تاوانی نەبێت نەخێر تاوانی بەرامبەر ناکرێت بەڵامکم تاوانەکە بۆیە باجەکەشی ئەیە توتی بەرامبەر پیاوەکرێ پێمان باشە باسێوەش بکەی باشە بەرامبەر پیاوەکرێت پیاوی وایە کاکە بۆ نمونە ئێستا پیاوی وایە لە واجبە باشە پیاوی وایە لە واجبە تایاقە کاکە ئەنوا شتە ژنەکەی هەزار خیانەتی لێکە کاکە بڕۆ لە سژنی گرتن و گواستنەوە هەزار نوشتی لێ کاک لەسەر چی گیرا لەسەر جیران ژنەکەی خۆم کوشتووە پیاوی لەگەڵا نووسووە کاک ئەی باسی ئەوە ناکەن یعنی بەس پیاوی باسی پیاوی ژنەکەن ژن داماوە ژن هەزار یەک فعلی بەڵێ کاک چمان پێشمان باشە بەشەیەکی کراوە لەسەر تونند و تیژی خێزانی لە هەردوو لایەوە ینی هەم لە هەردوو ڕاگەز ینی باسی هەردوو ڕاگەز بکرێت کە کەم تەرخەمی چییە ئەو شتانە چین کە بنەهۆی پەیدابوونی تونند و تیژی خێزانی پەیدابوونی تەفرەقەی خێزانی پەیدابوونی ئەو هەموو کێشانێک کە تو باسەکەیت بەڵێ حەمیدمان لەگەلە لە هەولێرەوە کاک حەمیدم کاتەوە باش ئەو کاتەی خۆتان باش کاکە کاری بەڕێز بڵێ سەبارەت بە تەوەری بەرنامەکەت بەڕاستی ئەگەر ئێمە بە وردی تەماشا بکەین تەماشا دەکەین
هەر ژنان مافیان پێشێل نەکراوە پیاوانیش مافیان پێشێل کراوە سەبارەت بە ڕۆشنبیریمان بەڕاستی کەم تەرخەمە بۆ شیارکردنەوەی ژنان پیاوانی هەموو لایەک یعنی بەڕاستی هەندێک لە ژنان هەیە لە پیاوانیش بەڕاستی ڕابردوو نابەتنەوە بەیەکەوە یا هەیە هەر بە خیاڵی ڕابردوو دەژێ هەیە هەر بە خیاڵی ئێستا دەژێ دوایەوە ئێمە ڕوون نەبووتەوە تا ئێستا حکوومەتێکی سیستەمێکی سیاسیمان هەیە سیستەمێکی دیموکراتیمان هەیە سیستەمێکی ئەیمانیمان هەیە سیستەمێکی ئاینیمان هەیە یعنی دەبێت ژنانیش پیاوانیش ئەوە بزانن کە ئێمە لە کۆمەلگایەکی کشتتوکاڵیدا دەژین لە کۆمەلگایەکی سەنعەتیدا ناژین یعنی لە دیموکراتیەتیشدا یعنی ئازادی هەیە بەس زیایە لەگەڵ بەڕەلای یعنی بۆ ژنان بۆ پیاوان یعنی بەڕاستی دەبێت هەندێشت هەیە بتێنێت پابندین بە کەلتوری کوردەواریمان دابوو نەریتی کوردەواریمان من بەسەلا ئێمە هەمومان خێزانمان هەیە کتمان هەیە خوشکمان هەیە تەماشا دەکەین مەسەلا جۆرە ئەدایەک دەمێنێ هیچ حسابێ بۆ ڕابردوو ناکە هیچ حسابێ بۆ کەلتور ناکە لەوەدا پیاوانیش بە هەمان شێوە یعنی خۆیمە ناڵێن هێندە کۆرەپەرزبی هەر بە ڕابردوو بژی بەلەکای حەمید وەکو کۆی سیستەمەکەی کە تۆ باسی کرد سیستەمێکی ئەڵمانی فڕێ و دیموکراسی تا دواترمان هەیە لە چارچۆی ئەم سیستەمەیە تا چەند توانیویەتی کە بێگومان کورد گەلێکی زۆڵم لێ کراوە کورد چەندین بەرمایەکی چەندین کەلتور و دابوونەریتی دوگماتیزم و ارتیجاعێکی کۆمەلگای کوردی بەم ئاراستە گەیاندووە تا چەند ئەم سیستەمە توانیویەتی ئەم ئاراستەی سەردەم توانیویانە کۆمەلگای کوردی و کەلتورە ئەو شتە ناشرینانە لە ناوی بن و کۆمەلگایەکی ساخڵان پەروەردە بکەن بەڵێ کار کراوە بۆ ئەوە یعنی چەندەها کادری باشمان هەیە لە هەموو پارتە سیاسەکان کە توانییانە کادری باش پێ بگەێنن لە ڕیزی ژنان لە ڕیزی پیاوان کە بڵێن یعنی ڕێکخراوەکانی ژنان ناڵێن هەمویان هەندێکیان بەڕاستی کار دەکەن بۆ شارکردنەوەی ژنان و پیاوان بە هەردوو ڕێگە دەکەوە چکە بەتەنیان ناکرێت کە وەکو گوتمان پیاویش مەحرومە یعنی نەک ژن بەتەنها مەحرومە بەڵام ئەوەی زیاتر بۆ ئەمڕۆمان وەزارەتی ڕۆشنبیریە یعنی بەڕاستی پەیوەندێکی ڕاستەوخۆ حیاتی بە ژیانی بە سیستەمی سیاسیەوە هەیە بە سەبارەت بە ئاین سەبارەت بە کەلتور یعنی دەبێت ڕۆشنبیری خۆمان دروستکەینەوە یعنی ئەوەی خۆشتان دەزانن زۆری علاقەی بە سیستەمی وڵاتەوە هەیە یعنی ئەگەر بێت و حکوومەتێکی بنکەفراوان پێبنێنرێ خەڵکانی وەکو دەڵێن تەکنۆکرات نێنە سەرکار یعنی بەوردی تەماشای ژیانی کۆمەلگای کوردەواری نەکەین یعنی دەبێت ئەو فکرێ فرێدێن کە ئێمە چاومان لەوە بێت کە سەروەت و سامانی بێئارەقا کۆ بکەینەوە یعنی دەرێ بەڵێگای حەمید بەڕاستی بزانین ئێمە ئێستا لە چی دنیادا دەژین زیاتر وەختان نەگرن و سپاسان دەکەن سپاس تەماشەوانی نەجا پشتی وێ ناوبەرە لەسەر هەمان تاوەر ئەس گەلوەدامە جاردن سلاف تماشاوان نجار روزنامه نیویورک تایمز ئەمریکا بەڵاو دەکە کۆ بە سەردەمی شەڕ و ناڕامیە سیاسیان عێراقی لە سەدەی نەه یا ژنên عێراقی زەڵامên xwe ji dest dane û bi wê çendê jî mezende dike ku 1 milyon jin li seranserê Iraqê heya niha zilamên xwe ji dest dane û pêwe jinin herwiha wezareta plandanîna Iraqê jî wêyekê teekîd dike ku 900,000 jin li Iraqê نها دبیجن زلامین خواه جدز دانه بله لسر همان بابت امرومان حالمتی برنگار بنای تندو تیجی خیزانی به شکلی گشتی رومان لحولی رو لگل منم کتاو باش ایواره باش بارزون باشتر دست خوشی و برنامه ورد جوانت تانی دکم زور سپاس براستی لسر دوره کتن یعنی لکمریه ما افراد بو ما فیدیا هم ما فیه چیه بلا ما کم سنک بنای افراد مشه خورد بەڵام کاک ڕۆمان ئێمە بەشێکی گشتی پێمان باشە باسی تونند و تیژی خێزانی بکەن گەلێ جاجێمان لە بێ خەڵک خۆی ئەکوژێ خەڵک بەرامبەرەکەی ئەکوژێ لە مشتەمی ئێمەدا ژن خۆیان سوتێنرێ ژن بە زۆری بەشوادرێ ڕێژەی تەلاقدان لە هەموو ناوچەکانی کوردستان لە بەرزبوونەوەدا ئەمە بچای گەڕینتەوە بەڕێزم ئێستاوەش ئەو کۆمەڵە شتانێکی وتەوە کۆکارێکم لەوانێکەوە ئەوانەی داوای مافی ئافراد دەکەن گەر ئەوانە دانێ مافی ئافراد داواکەن
ئەی پێت وایە ئافرەتی شۆکۆوەکو نیوەی مجتەمع لە ناو کۆمەلگەیمەیە کە لە زۆر ڕوویەوە مافی خۆراوە لە ئێستادا پێویست نییە مافی ئەویش مافیا بێ بەڵام لە کایە سیاسیەکانە لە لە چارچوی حکوومەتە لە ناو ئەحزابەکانە ڕێژەی ئافرەت زۆر بە کەمیە بینی لە کاتێکە نیوەی مجتەمع پێک دێنێ لە ڕووی ڕێژەیشەوە بەڕێزم ئافرەت لە هەموو ڕێکۆ مافی پێدرا من لەلایەن خۆمانەوە کە لە ماڵەوە لە هەم شوێنێک مافی هەیە ئێمە قۆمە لە بەردەستی ئافرەتە وە ئێمە چینە دەرەوە ئیشەکەی ماڵی ئێمە لە بەدەستی هەموو شتێکمان لە بەدەستی ئافرەت بۆ مافی نییە ئافرەت بۆ مافی نییە بەناوانە کۆمەڵ کەسانێکە بەنای ئافرەت مشەخۆ لەگەڵ ڕاستەکە ناوانە مافی ئافرەتیان دەوێت دەوا بۆ مافی بۆ ئافرەتدان کە لە ماڵەوە بێشن بۆ شتێکیان بۆ بڕۆ ماگانە شتێکیان پێ باشنەوە مافی بەڵام پێت وایە کاکڕمان کۆتوێتی ئافرەت لە ماڵەیە کە ئافرەت هەمووی خاوەن پیشە بێ خاوەن کار بێ ئەو نیوەی لە ماڵەوە دانیشێ نیوەی ترەچیت ئیشەکە و ئەرکی سەرشانی گرانترە بێ ئەم نیوەی تریش بیتە نیوەیەکی بەرەمێنەر لە ناو کۆمەلگادا چاند کۆمەلگا پێشەکەوێ حتا باری ئابووری تاکی خێزانی چاند تەسیرێکی جابی دەبێت بەڕێزمانە بەڕاستی نازانم چی پێم لێ بم دەکەم بەزانە بەڕاستی من بەڕای منوانە کۆمەڵە کەسانێکن کەوا مشەخۆر بەنایە لە بڕ دەکەم بەڵێ ڕۆڤان لە شاری سلێمانی ئەم کاتەوە باش ڕۆڤان خان ئەم کاتەوە باش تاریقت چییە لەسەر باقی ئەوانەی پەیوەندیکێک کە زۆر بەیان ڕاگەزی بەرامبەرن لەسەر مافی ئافرەت بەلای منەوە ئافرەت هەموو کاتێ مافی خۆی وەرگرتووە بەڕاستی هەر لە زمانی پێغەمبەریشەوە فەرموویەتی ئافرەت ناقص العەقڵە بەلای منەوە هیچ من بەلای منەوە باز نییە کە ئافرەت بەری بۆ بەرەڵات کرێ هیچ کەسێ دەرەقەتی نایە بەڕای من بۆچی ئافرەت مافینەوە نییە مام جەلال دیفاعی لەکا لە تەلەڤیزیۆن و یەکێتی ژنانێکی دەرێت داناوە بە ئارەزوی خۆی بەرەڵایەتیەکەن و ببرە ڕۆبان پێمان باشە ببرە پێمان باشە بەبێ تەشیرکردن تکایە تو ئافرەتێک باسی نانە ئێمە لێرە مینبەری تەشیر نییە تکایە بەرئاڵای ئەو شتانە ئەو مستەلاحانە لێرە ناخورێت ڕاستەکەی مینبەری ئێوە ناڵێن ڕاستگۆی بوێری باسی خۆت کە وەکو ئافرەتێک ئەو هەموو یاسایانە دەرچەوە هەموو ڕێک خراوانە تا چەند وەکو ئافرەتێک توانویەنە مافی ئافرەت دەستەبەرکەن لە کۆمەلگایمەدا بەلای منەوە دەستەبەری کردووە بەڵام من حەز ناکەم ئافرەت ئەونا بەری بۆ بەرەڵاکرێ لەبەر ئەوەی ئەبینی ئەچن شتی خراپەکان دوای ئەوە سکی پڕە بێ مناڵێکێ بێ ئەڕواتە یەکێتی ژنانەوە دوایی لەوێ ئەڵێ کە سوکارەکەم هەڕەشی لێ کردوم ئێوە مای لێ خۆشبوونە نابەلای منەوە بەلەمایی لێ خۆشببوون نییە حەق ئەوە بیتە دەست من هەر لە تووکتیەکە بەڵام ئەوەی لەوانەیە ئەوەی تووشی ئەو حالەتە بێ ڕەگەزی بەرامبەر زۆری لێ کرد بێ ئەی ڕەگەزی بەرامبەر جراتی بەرامبەرە بێ ئافرەت لە ئاستی پیاو لە ئاستی ئافرەتە زۆر ترسنەوەکە دا پێو بڵێن ئەگەر ئافرەت خۆی نەتوانێ ست بکات قەت بەرامبەرەکەی ناتوانێت ست کات بەلای منەوە بەڵام ئەبینی نییە ڕاستە ئێستا هۆکاری زۆری نەبوونیە من لەگەڵ ئەوەیان ئەبینی سەیرەکەی ئێستا هەریەکە ئەبینی سیارەیەکی پێەیە ئەڕوا لەسەر مۆدی لەگەڕێ بڕۆ بە عەسکەر سەلام سەیری کە ئەبینی چەنەها ئافرەت جیا ئەبێتەوە لە مێردەکەی بۆچی هەمووی ئەگەڕێتەوە بۆ نەبوونی بەلای منەوە هەمووی نەبوونیە ئەگەر حکومەت پیلانی کێ دەڵێ کاسەی پڕ ئاستی ماڵە کابرانیەتی مەجبورە ژنەکە وازی لێهێنێ بەڵام هۆکاری نەبوونی وەکو تۆڵێ هۆکاری نەبوونی کە مشتەمە وەکو پێشتری شمت لە دێر زەمانەوە ینی مشتەمە تەوزیع ئەبێ داباشە بێ خەڵکەیە فەقیرە خەڵکەیە ئەنی ئەکرێ کە باری گوزارانی باش نەبێ یەکسەر کێشەی خێزانی ژوورت بێ لە یەکتر جیا بنەوە بەڵام ئێستا دەبێت ئیرادەیەکی بێسەر نەبێ بەڕووبەربوونەوە هەموو کێشانە بەڵێ هەمووی شتەکە بۆ بە چاولێکەری سیر ئەەکەی نییە جاران قەناعەتیش نەماوە جاران دەماڵ لە دە ژوورە ئیدارەیە کرد ئێستا ئەبینی کابرا 4-5 ژووری بەدەستەوەیە ئەڵێ جێگەم نییە ئەڕوات ئەبینی ئەوی تریش چاولەوە کاوچاولەوە کە لەویا چیە بێ کێشەی خێزانی دروستەرێ کابرای داماوە مەجبور نیەتی مەجبورە باتە ناباتە بەرشتی تر و بەلای منەوە هەموو شتێک ئافرەتە بەڵێ زۆر سپاس عیمران لە شاری هەولێرەوە کاکی عیمران ئەم کاتەوە باش هەموو کاتێکت باش ئێوەرە باشتر زۆر سپاس لەسەر تەوری ئەمڕۆمان وەڵڵاهی لە فتر ئەوڕۆکە ئەمە ڕێزمان هەیە بۆ ئافرەت ئەمە هەموو خۆمان کوورێ و ئافرەتانەیە بەڵام هەندێک ئافرەت هەتا ئێستاکەش لە مافی خۆیان نازانن بۆ وەڵڵاهی مافێک بێت قورئان و پێغەمبەر دای نابێت ئەنی کەسانێک ناتوانێت دەستکاری ئەم ئەوەیە بکەن ئێستا لە مەسەلەن لە دەوامەکان تاکو ئێستا بە هەزاران
بیستێک بە هەفتن چاردە بە هەفتن ئەی بۆ ڕۆژێک پەرلەمان داوای مافی ئەم گەنجانەش ناکات لەگە ڕێزماندا دەستخۆشی سپاس باوکی ئەحمەد لە دووس خورماتۆ باوکی ئەحمەد ئەم کاتەوە باش ئەو کاتە جرا تاش باش دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم هیوا سەرکەوتوت بۆ خاتن بەنسبەت چند و تێژی ژنانەوە ئەڕۆ لە کوردستانی خۆمانە بە تایبەتی ئێمە لە دوو ڕێگاین ڕێگایەکی پێڵێن دیموکراتی ڕێگایەکی پێڵێن ئیسلامی لە ئەم دوو ڕێگایە نییە بەڕاستی علی بە یەک و ناگونجێ ڕێگای دیموکراتیەکە ئێمە دیموکراتی تواش نازانین بە کوردوارێکی خۆماڵی دەڵەوێکی بەرڵابوون هەیە بەو بەرڵابوونێش مەسەلەوە نییە کە ئافرەتان بێ ئەخلاق من ڕێز و احترام هەیە کە لەورە بەڵام لە ڕووی سیما و هەیکەل و ئەم شتانەوە بەڕاستی لەگەڵ ڕەوتی ئیسلامەتیان ناگونجێن گار نەگونجان ئەو بەسۆک و ئافرەتان ئەمڕۆ هاوباستی خۆیان و شێوەی خۆیانەکە لە ناو بازاڕەکان و لە خوێندرگاکان و لە شوێنەکانە ینی ئەو تەقالیدەی ئەوروپیانەی ما وەرگرتووە جا لە ماڵیشەوە هەمان ئیسلامەتی ئیسلامەتی ئەم دوانە بە یەکۆ ناگوتن حەماباتە یان باتە ملکاری تلوتیژیەکەش ئەوەیە بەرەنگار باوکی ئەحمەد بەڵام لە کاتێکا تو باسی ئەم هەردوو سیستەمەیەکی ئەڵمانی و ئیسلامی ئەم هەردوو سیستەمەش باستەوایکەن کە ئەوان لە چارچەوەی سیستەمەکەیاندا لە چارچەوەی تێکستەکەیاندا مافی ئافرەت دەستەبەر کراوە ئافرەتی شەکو نیوەی کومەلگاوە مافی بەرامبەری هەیە بەڵام لە مشتەمەمە کەم تا زۆر ئەوە تا ئێستا بەرجستە نەکراوەکو جێمان لەبێ لە قسەکردندا هەروەهاش ڕۆژانە بەکارهێنانی جلکی لە بەرەکرێ بوو پیا و ئازادە شاڵۆ لە بەرەکرێ ئیترجلی کوردی لە بەرەکرێ پانتۆر لە بەرەکرێ هەر شتێک لە بەرەکرێ بۆ ئافرەتیش نەفسی ئەو مافەنیە لە مشتەمەمە تامە بچ نەگەڕینەوە بەڕێزەکەم ئیسلامەتی ڕێگا پۆشاکی پانتۆڵادا یەک ئیسلامەتی ڕێگا بە قۆڕوتی و سەرڕوتی نادا دوو ئیسلامەتی ڕێگا بۆ نادا ئافرەتێک بە تەنها ئاوابگەدا ئەوەیە تندوتێژیەکە ئێمە ڕێگای ئەمە خاتر ئەیا کاتە ڕێگەی تندوتیژی ینی خەڵکێکمانەیە بەو ڕێگای ڕەخەڵدا زەختیان لەسەرەکە کە زەخلستەکەی جڕا خۆی ئەو سووتێنێ یا خۆی ئەکوژێ یا ئەو کابرایش بەسەر ئەو خاوەن ماڵەکە شتەکە دەسڵاتی بەسەرا نامێنێ ئەی کوژێ ئەوەیە مەسەلەی تندوتیژیەکە من پێم وایە وەکو ڕێی خۆم ئاواتانێتر سپاس سامی لە کەلارەوە لە گەرمانە کاک سامیان کاتەوە باش باشی کاکە زۆر سپاس والله حەزەکەم لەسەر ئەوانەی کە لە ئیجارن هەسەنێ پەیوەندی بە بەرنامەکەتۆ نییە ئەوانەی کە لە ئیجارن تەوەریە بەرنامەی سێدانن لەسەریان ئێمە بەرنامە لەسەر ئەوەشمان کردووە لەسەر مەسەلەی کرێچێتی بەرنامە لەسەرەوەمان کردووە کاکسەمی بەس پێشنیارەکەت بە تاکی لە بەرچاو وەرەگرینەوە بەڵێ ئەوانەی تندوتیژی بەرامبەرن کەس بڕوا ناکەم تندوتیژی بەرامبەر مناڵێکیش بکاتان خۆی تندوتیژ نەبێت هەر کەسێکیش بەدەست خۆیە هەڵە بێت سەح بێت بەدەست خۆیەتی ژن ئافرەت زۆر حڕە لە وڵاتە من هەی ساڵ لە ئۆروپا بوومە قەناعەتم هەیە هەر کەس ژن خۆی بۆ خۆی کوشتە چووە بە سرنج جەرمان خۆی کوشتووە ئەمە خۆ کەس نەچوە زۆری لێ بکە سرنج جەرمانی داوە لە خۆی گیانی دەچووە لە ناو شارعە ئێمە ئەم وڵاتمانە نەبێتە ئەو حادە زۆر پیسە حڕە هەر هەموو کەسی حڕە بۆ حڕ نییە حتاکو ئافرەت سیارەی لێ خوڕە بیانێکی ئێوارە پێێتەوە بەڵێ عەلی لە داربەندیخانەوە لە گەرمانە کاکە لەم کاتەوە باش کاک عەلی کاک عەلیەکە لەسەر هێری پەیوەندی مابیت محەممەد لە هەولێرەوە کاک محەممەد بەڵێ کاکە و کاتت باش هەموو کاتێکت فەرموو بێزامە تەوەرەکەتان سەرچی ئەزنەوی تەوەری ئێمە لەسەر تونندوتیژی خێزانیە تونندوتیژی خێزانی وەڵای ئێزا من دەمی چەندێک لەسەر ماوزای قسەی بکەم تونندوتیژی دیزی ئافرەت و ئافرەتان نازانم یعنی ئەو ماوەی کە برێوەیان دانەیە ئەو بەرەنگاربوونەوەی تونندوتیژی ژنان وازانم ئافرەت لە کوردستان هیچ کێشەشی نییە ئەوەی هەستایە بە وەزعایی هەر دەیەوێ هەندێک شتی لە خۆی عیندابیم کە بەواسەی ئافرەتانەوە ئەوەش هەر لەسەر حسابی ئافرەتان لەنە ئافرەت ئەو مافەی ئیسلام بە ئافرەتیدایە لە هیچ قانونێکی لە هیچ دووەلێکی لە هیچ وڵاتێکی نەیدایە
بەڵام لە کوردستانە وەکۆ زۆرینە بوسڵمانە توانیویێت ئەو مافێکە ئیسلام بە ئافرەتەوە پراکتیزە بکرێت فعلەن هەبێ بەڵێ ئیسلام مافەکی جوان دادوەریی جوان هەموو شتێک هەموو قانونێک مافەکی دایکە ئافرەتیش لە هیچ چێشە چکەم نییە لە هیچ چکەم نیە بەس ئەوەی داوای مافی ئافرەت دەکات یان ئافرەت زیل لە کوردستان وازانین کە داوای مافی خۆی دەکات یعنی بچی بێ ئەخلاقی بکە و بەڕلایی بکە و ئافرەت شار ئەوەی دێ بڕۆ تەماشاکە ئەو ئافرەتانەی کەوا لەو بابەتانە ئیش دەکەن لەو یعنی معانی ئیش دەکەن لەو مەبەیە ئیش دەکەن هەموو یەکەشیان نابینی بە پێچەبی یان جکە چڕپێک لەبەکە هیچ بە هیچ شێک نابینی هەمووی تەماشاکەی پرچکۆتە خڕلاقبووتە پانتۆر لەبەرە یعنی بە هیچ شێک نابینی بەڵێ کاک محەممەد بەڵێ شوخانمان لەگەلە لە شاری سلێمانی شوخان خانم کاتەوە باش شوخان لانا لە شاری سلێمانی لانا خان پێم وایە بیشتر لەسەرێلی پەیوەندی نەما بەلێ تەماشەوانە نێژا دیارە لەسەر تۆڕە کۆمەڵاتی کوردی هاوڵاتی ئاڵێ من پێم وایە توندوتیژی ڕەهەندی زۆر زیاتر هەیە لەوەی کە تەنها لە توندوتیژی دژ بە ژنان کورتی بکەینەوە حکوومەت بەرپرسیار دەزانم لەم لە دروستکردنی ئەم کێشە تند و تیژەدا کەوای کردووە ژنانیش بێبەش نەبن و ئەمانیش بگرێتەوە بۆرهان لە هەڵەبجەوە لە گەرمانەکای بۆرهان ئەم کاتەوە باش کای بۆرهان الو بەڵێ کای بۆرهان برای بەڕێزباری تەوەرەکەتان وڵی هەتا بڵێ ئازادی دراوە بەژن هەتا بڵێ مافی وەرگرتووە هەتا بڵێ حڕە ئازادە ئەوەیە جا ئەوانی تر لەوە زیاتر چیانەوەی تر بۆ ئێمە لە باڵۆ تو خوادانە نشینەوەم بڕۆن لە بازار شتمان بۆ بێنەوە چێشتەکەشیان بۆ لێنن وڵای من نیتر نازام ئازادی لەوە زیاترەوانیان وەک سوید و ئەوروپا ئەی بۆ ڕێگەزی بەرامبەر ئەمە تا چەند هەیە مافی ڕێگەزی بەرامبەر تا چەند پارێزرا لە بەرەوە بەرنامەکەمە تەحدید لەسەر ئافراد نییە لەسەر بەشێکی گشتی لەسەر توندوتیژی خێزان پارێزراوە بە قوربانی چاوەدم ئێمە قەت نابینە ئەوروپا ئێمە قەت نابینە سوید ئێمە نابینە مەسیح ئێمە ئیسلامین و کوردین کولتوری ئێمە لەگەڵ ئەوان جیاوازە ئەمان ئەڕۆنە ئەوروپا دێنەوە یانەی وەک ئەوان بین بابە ژنەکانیان بەیانی ڕاتایوەری ئەمە لە ئێمە ناوەشێتەوە ناکرێت بە قوربان ئەمە کولتوری ئێمە ئەوە ڕێنادا ئێمە موسڵمانین بە شریعات بە ئیسلام بەقان بەڵێ ئازادیەیەوە نیە پانتۆڵی بەداخەوە پەیوەندی کایک بۆران پچرا عەبدولقادر لاولێرەوە لە گەرمانە کایک عەبدولقادر ئەم کاتەوە باش ئەو کاتت باشتر برای بەڕێزم ئێستاوە ئەمن لەگەر مافی ئافرەتانم بەڵام مافی ئافرەتان وەکی چی بەشداری حکم بکەن بەشداری انتخابات بکەن بەشداری وەزیفەی بکەن بە دەگە پیاوەکان یارمەتی یەک بدەن دەگە پیاوەکانیان بە هەموو شێوەیەک ئەمن لەگەر ئافرەتم چکۆم بخۆم لە ئافرەتی ویمە بەڵام چییە ئافرەت دێتە سەر تەلەڤیزیۆنی ئۆ کاکدۆزانی چ دەرێ ئەو ئیسلامە بۆ گەنا باسە چ بۆەوەی دەرێ لەسەر تانۆهەتی ئەو کوردستانەی ئیسلامن تێدەگەی دەرێ تەلاق چییە تەلاق نابی ببینێ ئێکاکە ئاقا ئەوکو دەکرێت تەلاق نەمینێ و ئیسلامەتی نەمینێ و ئێباسە باش خۆ یەهودیەکان و مەسیحیەکانیش ئیمانیان بە خوای هەیە ئەگەر لە داوا دەکاتن لەناو ئیسلام نەمینێ حتما ئەگەر ئەوە یان مەسیحیبی یان یەهودی بی دیسانێکە تاوانەکی گەورەتری کردیا ئەمە لێرەدا دەبینم کاکە ئافرەتمانەیە وەڵڵە حەق وایە تەقدیسی بکەیت لەیلا زانە ئەو قسە جوانە ڕێک و پێکا کە چەند جاران سزن کرایە داوای مافی گەری کورد دەکا لۆ خزمەتی نەکەم ئەو گەریلانەی کوردستان کە چەچیان هەنگرتیە چاو بەسانی پیاوەکە داوای مافی خۆیان دەکەن ئەمە لۆ خزمەتیان نەکەم بەڵا وەڵڵاهی ئازادی ئافرەت بەوەی نییە کەوا بە ڕوتوقوتی بگەڕێ ئەوە لەلایەکی ئەمە لە کەناڵی نەورۆزی پژاکی زارێک ژێم لێ بوو ئافرەت دەرێ ئێمە ناموسی کەس نینە ناموسی مە ئازادی ئێمەیە یعنی چە بەرە لایە خوا حافظ و بڕایەوە ئەوە زێرجار وانەبی کاکە بەڵێ کاک عەبدولقادر کوردستان لەسەرتانەوەتی ئیسلامە
تێنەگەی ئاخرەوە کو نەبێتەوە ئەو هەموو زانێ بدەین بەو شێوەیە بەڵێ کاک عەبدولقادر لە شاری ئەولێرەوە دای لە بورینەکێک کاتمان بەرەو کۆتەیارەوە کاک عەبدولقادر شتێکی ناوەبیر کە بینەرە بەرزەکان لە مێژووی کووردا ئافرەت ڕۆڵێکی زۆر کاریزمایی ڕۆڵێکی زۆر ئەساسیە بووە حتا ئافرەتە بووە میرنشین بووە ئافرەتە بووە ئەندوەکو لەی لازانوەکو گەلێکی نمونەی تر هەیە لە تەفگەری ئازادی خوازی گەلی کوردستاندا شۆڕەشیان کردووە سەرکردەبوونە ئافرەت پشت و پەنای شۆڕەش بووە حەواندنی پێشمەرگە و دروستکردنی نان و ئیتر بەخێوکردنی ئەو نەوە هەمومان نەوەی دەستی ئافرەت بەخێوکراوین و گەشتونەتەوە مەرحەلەیە بێگومان تەوەری ئێمەش لەسەرەوە بووە لەناو کۆمەلگای ئێمە تا چەند گرنگە تونند و تیژی نەمێنێ بەشێکی گشتی بۆی کۆمەلگایەکی بەختەوەرمان بوو دروست بێت بەڵێ لەسەر تۆڕی کومەڵاتیش زۆر کومنتمان لەسەر ئەوە ساساتەوە ئامادیە ئەڵێ هیوادارم ئەم دیاردەیە لە کومەلگادا نەمێنێ هەروە ئیسماعیل کوردستانی ئەلێ تونند و تیژی دژی خێزان هەر دەبیتن و زۆر بە زۆر زیاد دەکەتن چارەسەر بەس ئەوەیە و خێزانینمە لەسەر دەستورە ئیسلامێ پەروەەردە بکەین. بەێ تەماشاوان نێژا بەوەیەکی جەسەمەداویە تەوەری ئیرویە بەرنامەوە بەرنامە مایکە خەڵک وام داخەزە لێ بورینی جوانکێک و پەیوەندیکردن و پەیوەندیان هانا قوتبرن ji بەلکو لە ئالیێوان بۆە نەش ئالیێمە ئەم خزمەتە هەر کەسێکی داینە و پەیوەندی بکێت و هەر شاد و بەختەوەر بن.